باراک ئۆباما پەیامی سەرۆکی نوێی هەڵبژێردراوی ئەمریکا دەگەیەنێتە ڕێبەرانی جیهان. لە ناوچەی ئینتساری ڕۆژهەڵاتی مووسڵ ڕەوشی ژیان بەرەو ئاسایی بوونەوە دەڕوات. تورکیا لە قۆناغی بڕیارداندایە بۆ جێبەجێکردنی سزای مردن و یەکێتی ئەوروپاش ئاگاهی دەدات. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە واشتن ڕاستەوخە ڕۆژێن هەمی و سێشەموان لەسەر کەناڵی NRT تێوەشاندن. سەرۆکی ئەمریکی باراک ئۆباما گەشتە ئەتینا پایتەختی یۆنانستانی یەکەم قۆناغا سەرداناویە داوی وەکە سەرۆکی ئەمریکیش بۆ دەربە. ئەو دەگەل سەرک وەزیر ئەلێکس سپێرساکۆم دەبە و دانوستاندنان ژیر لەسەر پێتیڤیا بەردەوامیە ریفۆرمین ئابووری دیکە. سەرۆک ئۆباما پێناسینێ دیکە بە قوربانیین خەڵکی یۆنانستانی داین هەتا پێیگیری ڕێکەفتنا جیهانی بن بۆ قەیمکردنا ئابووری وانە. سەرۆک ئۆباما ڕێبەرین جیهانی جیهان دەدا کاری دەگەل سەرۆکی نو هەڵبژارتیە ئەمریکا دۆناڵد ترامپ بکن بتایبەت لە چارچۆڤێ ناتۆدا. هاوکاتی کارکردنی سەرۆکی نوێی هەڵبژێردراوی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ دیاریکردنی ئەندامان و کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ئۆباما دەڵێت پەیامێکی پێیە بۆ ڕێبەرانی جیهان کە سەرۆکی داهاتووی ئەمریکا دەخوازێ بەردەوام بێت لە پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی ئەندامانی ناتۆدا. ئۆباما هاوکاتی سەردانەکەی بۆ یۆنان و ئەڵمانیا و هەروەها پێرۆ لەگەڵ ڕێبەرانی جیهاندا کۆبوونەوەی دەبێت. ڕۆژی دووشەمە سەرۆک ئۆباما داوای لە ئەمریکایەکان کرد کە کات بدەن بە سەرۆکی هەڵبژێردرا و داناڵد ترامپ ئەرکی سەرۆکایەتی خۆی بەجێبگەێنێت. I think it's important for us to let him make his decisions. لەو بڕوایەدام شتێکی گرنگە ئێمە ڕێگای پێ بدەین کە بڕیارەکانی خۆی بدات. ئەمریکایەکان لە ماوەی چەند ساڵی داهاتوودا دەبێت بڕیار بدەن لەسەر ئەوەی کە ئەو شتانی کردوێتی بە سەندیان کردووە یان نا و ئایا دەیانەوێت وڵاتەکە بەو شێوازی سیاسەتە بڕوات؟ سەرۆک ئۆباما گوتیشی لە پاش کۆبوونەوەکەی لەگەڵ ترامپ دڵنیا بوولەوەی کە ئەو دەبێت بە سەرۆکی هەموو ئەمریکایەکان. I think he's sincere in wanting to be a successful president. پێم وابێت ئەو ڕازگۆیە لەسەرەوەی کە دەیەوێت ببێت بە سەرۆکێکی سەرکەوتوو وڵاتەکە بەرەو پێش بڕێت و بڕوان ناکەم هیچ کا سەرۆکێک بێت و بەخۆی بڵێت دەمەوێت بزانم چۆن بتوانم خەڵکی تووڕە بکەم و نوێی وڵاتەکە لە پراوێز بنێم. لەو بڕوایەدام ئەوەی لە توانایدا بێت دەیکات نەک تەنها بۆ ئەو کەسانی کە دەنجیان پێداوە بەڵکو بۆ هەمووان، بەڵام هێشتا تەنها 6 ڕۆژە و ئەم کاتەش گرنگە بۆی تا بتوانێت ستافەکەی پێک بهێنێت و بزانێت چ شتێک ئەرکی سەرەکی دەبێت. سەرۆک ئۆباما ئەم قسانەی بەر لە بەڕێکەوتنی بۆ ئەوروپا کرد کە دوهەمین گەشتی پلان بۆ داڕێژراوێتی وەکو سەرۆکی ئەمریکا و بە ڕۆژنامەوانانی ڕاگەیان کە پەیامێکی گرنگ دەگەیەنێت بە ڕێبەرانی جیهان. گوتی سەرۆکی داهاتووی ئەمریکاش دەیەوێت کرۆکی پەیوەندی استراتیژی بهێڵێتەوە لەگەڵ ناتۆشدا. یەکێک لە پەیامەکانی کە دەتوانم بیگەێنم بەڵێنەکانێتی بۆ ناتۆ و هاوپەیمانێتی ئەو بەری ئەتلانتیکە. پێم وابێت ئەمە یەکێکە لە شتەهرە گرنگەکانی کە لەم کاتەدا و دەمیانی ئەم سەردانمدا دەتوانم بیکەم ئەوەیە کە پێیان بڵێم هیچ لاوازبوونێک لە سووربوونماندا نییە. داناڵد ترامپ لە میانی هەڵمەتەکانی هەڵبژاردنیدا ئەندامانی ناتۆی تووڕە کرد کاتێک ئەو پێشنیازەی کرد هەندێکیان دەبێت پارەی زیاتر بدەن بۆ پاراستنی ئەمریکا. هاوکات ئەمڕۆ سەرۆکی هەڵبژێردرا و داناڵد ترامپ لەگەڵ مایک پێنسی جێگیری و بەرپرسی پرۆسەی گواستنەوەی دەسەڵات کۆ دەبێتەوە بە مەبەستی تاوتوێکردنی دەستنیشانکردنی ئەندامانی کابینەکەی. شارەوانی پێشووی شاری نیویۆرک ڕودی جولیانی یەکێکە لە کاندیدەکان بۆ پۆستی وەزیری دەرەوە و بەپێی راپۆرتان یەکێکی تر لە کاندیدەکان باڵیۆزی پێشووی ئەمریکا بۆ نەتەوە یەکگرتوەکان جۆن بالتنە. ترامپ لە ماوەی ڕابردوودا 2 کەسی بۆ 2 پۆستی سەرەکی کۆشکی سپی دەستنیشان کرد، ئەویش بەرپرسی پارتی کۆماری ڕێنز پریبەس بۆ پۆستی بەرپرسی کارمەندەکانی کۆشکی سپی و ستیڤن بەنن وەکو استراتیژیدانەری باڵای خۆی دەستنیشان کرد کە ئەمەش ڕخنێکی زۆری لەلایەن دیموکراتەکان و هەندێک لە کۆمارەکانیش لێکەوتەوە، بەڵام لەلایەن سپی پێستەنەتەوە پەرستەکانەوە پێشوازی لێکرا. بەر لە بەشداریکردنی لە هەڵمەتەکانی ترامپ بەنن ماڵپەڕی ئەو پەڕی ڕاستڕەوی بەڕێوە دەبرد. هێرو زەنگەنە دەنگی ئەمریکا. وەزیرین بەڕەوانی یەنێکەتیا ئۆروپی لە بروکسل دەجڤین ئیرۆ سێشەم وێ ڕۆژێکی پشتیک و مەزنە دیپلۆماتین ئێکەتیەدا خوازە بەهێزکردنا سیستەمێ بەڕەوانیە ئۆروپیان کریە و هەروەسا داخوازکریە دەنگی ئۆروپیان بەهێز بە دەپرسین جیهانێدا. بەپێی نەتەوە یەکگرتووەکان لە سەدا 80 دانیشتوانی سووریا دووچاری گرفتی نەبوونی خۆراک بوونەتەوە یانیش
پارەیان پێ نییە خواردن بکڕن. وەک دەستگای خۆراکی جیهانی دەڵێ خواردەمەنی لە سووریادا بە شێوەیەکی بەرچاو لە ئێستادا لە هەموو کات زیاتر کەم بۆتەوە و ئەو ڕەوشەش هەروادێ خراپتر دەبێ ئەگەر بێت و پشتیوانی لە جوتیار و وەرزێرەکان نەکرێ و بە پێی راپۆرتێکی ئەم دەستگایی سەربەنەتەوە یەکگرتوەکان زیاتر لە 7 ملیۆن کەس لە سووریادا دەستیان بە خواردەمەنی پێویستدا ڕناگات. و سەبارەت ئۆپراسیۆنین دژی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش لە ڕەقا پایتەختی دیفاکتۆی وێ کۆمەڵە رادیکال پامێ دەنگی ئەمریکا محمود باڵی راپۆرتە گەهاندیەمە. Hêzên Sûriya Demokratîk Hesedê encama 10 rojan ji operasyona Xezeba Firatê di konferanseke çapamanî de ji raya giştîra ragihandin. Konferans li gundê Elhîşa hat li darxistin. Têda balancoya operasyonê piştî 10 rojan hat eşkerekirin. Li gorî daxuyaniya guhatî xwandin. Tanha 505 kilometr çarkûşeyî erd bi dirîjahiya 16 kilometr û ferahiya 46 kilometr hat rizgarkirin. Têda sû 4 gund û 7 girên stratejîk jî hatin kontrolkirin. Herwiha di encama pevçûnan da 167 cekdarên Daişê hatin kuştin û 4 jî hatin esirkirin. û 12 otomobîlên bombekirî hatin teqandin berî gobigên armanca xwe. حيث تقدمت قواتنا هێزن me bi pêş veçûn û karî bûn hemû armancê plankirî ji vê operasyonê re bicihbînin. Armanc ji vê operasyonê dûrpêçkirina navbera 550 kîlometra bû û hêzên me di nava 10 rojan da ew pêk anîn. Endamê fermandariya Hesedê Kîno Gabriel ji dengê Amerîka ra tekez kir got armanc ji qonaxa yekemîn hat pêk anîn û operasyon dê dewam bike bê navber. Gabriel da zanîn got di qonaxa duyemîn da dê hêzên wan bajarê Reqa dorpêç bikin. Armanca me di dematê de dorpêçkirin û rizgarkirina bengeha Daişê Reqayê got ew hêzê jê digirin û xwelê digirin. Ev gavê ji bo pêkanîna operasyoneke leşkerî di nava bajêr de ye ji bo rizgarkirina bajêr bê temamî ye. Li ser alîkariya koalisyonê Gabriel diyar kir got tanha alîkarî di asta herî bilind daye û li gorî pîlanên leşkerî jî çek û cebilxane ji wan re tên ji aliyê koalisyonê. Herwiha hejmarek ji leşgerên koalisyonê jî li ser erdê beşdarî operasyonê dibin. Ji bo alîkariya hevpeymaniya navnetewî ew weke berê ye. Lê ji bo rizgarkirina bajarê Reqa pêwîstî bi alîkariyên mestir hene. Niha tişê navdestê me de ji alîkariya hevpeymaniya navnetewî başin û bi wana em xebatê xwe pêk vedibin. Rizgarkirina bidehan gund û kuştina gelek çekdarên Daişê encamên 10 rojane ji destpêka operasyona Xezeba Firatê ta li darxistina vê konferansê. Operasyona got di 5 vê mehê de hat destpêkirin hîn dewam dike û roj bi roj ber bi bajarê Reqa va diçe. Mahmud Balî dengê Amerîka, Bakurî Reqa. لە عراقیش هێزە سەربازیەکان بەردەوامن لە پێشڕەوی بە ئاراستەی شاری مووسڵدا و ڕزگارکردنی لە دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. بەڵام وەک سەرکردە لەشکریەکان دەڵێن بوونی خەڵکی سیڤیل لە ناوچەکانی شەردا کاریگەری هەبووە لەسەر خێرایی بەرەو پێشچوونەکان. لە ئێستادا هێزە ئاسایشەکانی عراق و هەروەها داعشیش فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاردێنن لەم شەڕەدا. لەگەڵەوەشدا کە نزیکەی یەک مانگە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ دەستی پێکردبووە هێشتاش پێشڕەویەکانی هێزە ئاسایشیەکان بەکاوە خۆن و وەک باس دەکرێت پاراستنی ژیانی خەڵکی سیڤیل یەکێکە لە هۆکارەکان نەکرد بۆ هێزە پیادەکان بەڵکو بۆ تۆپخانەکانیش. پێشوەخت بردومان دەکەین بە پێ ئەو نەخشەی بۆ مادانراوە لەلایەن سەرکردایەتیمانەوە لێیان دەدەین و ئەو جاش هێزەکان دەکەونە پێشڕەوی سەختیەکەی ڕۆباڕۆمان دەبێتەوە خەڵکی سڤیلن پێویستە زۆر وەرد و وەریابین لە کاتی بردومانەکاندا و تەنها لە شوێنەکانی داعش بدەین. هێزە سەربازیەکانی عراق لەگەڵ ئازادکردنی نەمرود لە نزیک مووسڵەوە ئاهەنگی خۆیان دەگێڕا کە 2 ساڵ لەمەوبەر تێرۆریستانی داعش بە شۆڤڵ و بولدۆزەر زۆر بەشی ئەم شارۆچکە تەمەن 3000 ساڵیەی ئاشووریەکانیان وێران کرد. نەمرود و شارۆچکەی نوعمانیە و تەل نەمرود لەلایەن هێزەکانمانەوە بە پشتیوانی یەکەکانی تۆپخانە و هێزی ئاسمانیش بە تەواوی ئازاد کران. لە ماوەیەکی کەمدا توانیمان بە تەواوی ڕزگاریان بکەین بەبێ ئەوەی زیانێکی گیانی لە ناو خەڵکی سڤیلدا هەبێت و دانیشتوانیش یارمەتێکی بەرچاویان داین لە دەست نیشانکردنی حەشارگەکانی داعشدا.
هاوکات سەرکردە خۆجێیەکانی شاری مووسڵ تاوتوێ هێرشێک دەکەن لە باکووری مووسڵەوە و باسیشیان لە ئەگەر و نەگەرەکانی هاوکاریکردن کردووە لەگەڵ لەشکری عێراق و هێزی پێشمەرگە و هێزە چەکدارەکانی تری شیعەکان و سوننەکانیش. ئەم هێزە تەنها لە دانیشتوانی شاری مووسڵ پێکاتووە و وەک دەگوترێ ژمارەیان 3000 کەسە. ئەمە ڕێگەیەکی گونجاو بۆ سەر لە نوێ پێکێنانەوەی هێزی پاراستنی نینەوە و بەشداری لە شەڕی دژی داعشدا و هەروەهاش پاراستنی نینەوە لە پاش ئازادکردنی مووسڵ. ئەم هێزەی ناوی لێنراوە پاسەوانانی نینەوە بەبێ مشتومڕ نییە، چونکە تورکیا مەشقوڕایەنانی پێکردوون و پرچەکیشی کردوون بە پێچەوانەی ڕایبەغداوە کە ناخوازێت تورکیا بوونی لەم ئۆپەراسیۆنەدا هەبێت و نەیشەویستووە مووسڵ هێزێکی نیمچە لەشکری خۆی هەبێت. پێم وایە یەکێک لە هۆکارەکانی کەوتنی مووسڵ نەبوونی هێزێکی مووسڵاوی بووە بۆ پاراستنی شارەکە و یانیش نەبوونی خەڵکی مووسڵ لەو هێزانەی پاراستنی مووسڵیان لە ئەستۆ گرتبوو. تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی بێ لە تاکتیکە کۆنەکانیان وەک لێدانی تۆنەلەکان و هێرشە خۆکوژیەکانیان و ئاگربەردانە کێڵگەنەوتیەکان وەک ئەوەی لە گەیارە کردویانەکە تا ئێستا شەندێک لە بیرەنەوتیەکان دەسووتێن ئێستا ڕێگەیەکی تریش بەکاردێنن و بریتە لە فڕۆکەی بێفڕۆکەوان وەک بەرەنگاریەک بۆ پێشڕەویەکانی هێزە ئاسایشیەکانی عێراق. داعش فڕۆکەی جۆری چوار پەروانەیی بەکاردەهێنێت بە میکانیزمێکی کۆنەوە تەنها دەتوانێت هەنارۆک هەڵبدات بەو جۆرە فڕۆکە بێفڕۆکەوانانی بەکاری دەهێنێت. ئەمە شەڕە و سەربازەکانمان ڕاهاتون لەسەر هەموو جۆرەکانی ئەو چەکانی دژیان بەکاردەهێنرێت و ئەم فڕۆکەی بێفڕۆکەوانش وەک هەموو ئەو چەکانی ترە و توانیویشمانە هەندێک لەو فڕۆکانیان بخەینە خوارێ. پۆلیسی فێدراڵی عێراق وەک کۆڵۆنێل حسەین مۆیەت دەڵێت توانیوێتی پەرە بۆ ئامێرانە بدەن کە لە تورکیا و دوبەی کڕیویان وەک فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاری دێنن بۆ دیاریکردنی شوێنەکانی دوژمن و ئەو جادانی زانیاریەکان بە تۆپخانەکان یانیش بە فڕۆکەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا بۆ بۆردومانکردنی مۆڵگاکانی داعش. بەڵام هێشتا نازانرێت لە کۆتاییدا فڕۆکەی بێفڕۆکەوان ئەم شەڕەیەک لا دەکاتەوە یان هێزە لەشکریەکان. و بالێکی دیژی ژیان لە ڕەندەکە ئەنتیساریا ڕۆژهەڵاتە مووسڵی عادەتی دەبێت ڕۆژان پشتی هاتی ڕزگارکردن ji destê کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش پەیامەری دەنگی ئەمریکا لە مووسڵی چووبوو وێ ڕەندەکێ. تاخê انتîsar ku dikevîte rojhilatê bajarê Mosulê û dihête hejmartin ji taxên mezin di çarçovê sunûrê bajarê Mosulê de. Nûke li intîsar heta radekî jiyan wekû berê zevriye ve belê ji layekê dî ve dengê şerî dihête bihîstin û heta nûke kelexên kuştiyên Daeş li ser cadan e. Her wesa gelek xanît mîn rêşkirî new taybet xaniyên cekdarên Daeş. Belê sererayî evê çendê xelkê taxê intîsar jiyana xwe bene ser bi çi halekî hebîtin. Tiştê şmekêm av û kehreb û gazin eger na rewşa me gelek başa supaj bû Xwedê êmnahiye û çi tiştîne elhemdülillah em murtahîn. حاليا نحن بشارع 30 حي انتصار. نوک امیل جاده سیمتری لتاخ انتصار و گرک انتصار به اگجاری هاتی آزاد کردن جلای سپاه عراق و پلیس مووسل و نوک جاده 6 متری کنترل کریه و جبورینه. بو یکم جار لتاخ انتصار گنجک سرتراشخانه ود کتن و خلق به ریجکا برچاف قستگنه بو چنده داکو سر و ریهن خو بتراشن. اجيت للحلاق وزينت از هاتم سر تراشخانه و مرهن خاطراشین و الحمدلله آها تماشا بکن نوکه امریکو پیکن بله او دی ام کربون جربان جبر رهن وانو دلنگین خوین کرد و خود حق مجی چکد هجی گوتنه یکو تاخ انتصار او ماوی چند روژای هاتیه آزاد کرن جلای سپای عراقی و بله ریجا هر زوریا اوی تاخی نوکت آکنجین لمالین خواه تنه دخازن جو حکومت و آلیم پیوندیدار آلیکاری وان بهته کرن دا کو سروشت اوی تاخی وکو بره بزفریته و کاو عمر دنگ امریکا روش هلات باجار موصله وكريزا بنابرن جشرن موصل درافن سرنجا جهاني راكيشه اجانسا بنابرن يا نتوين اگرتي دبيجا چد مهان بري دس بكرنا شران وان امادكاري جوي كريزا را كربون كريس بيان بيفداري اجانسي لواشنطن جكورت كونكشن را بحثي وان امادكاري ذكر
Well, the UN Refugee Agency has been preparing. ئاجانسا پەنابەرنا نەتەوەی یەکگرتی دەمەکە درێژە ئامادەکاریکردنە ji بۆ ڕەوشانەهایە لە مووسڵ ئەم دەبینن. بەری چەند مەهان مە کارمەندێن خۆیان لە هەرێمێ گیهاندن هەv مەخواست پشتڕاست بن کۆ نەتەوەی یەکگرتیش نزیک و کار دەکە لەگەڵ حکوومەتە عێراقی و هەواڵبەندên dinên کار لەسەر ئالیکاریên mirovahî dikin لە هەرێمێ بۆ دیتنا چارەسەریان و بەرسivê ji rewşa xerabra û berdestxistina pêdiviyan me karmend hewangeh û her tiştê dî amadekirine ji bo gihandina pêdiviyên rewşa awartê xwarin û vixwarin cil û nivîn û kerestên amadekirina xwarinê ji bo xelkê ku ji Mûsilê ji ber şer direvin. Ya برز بۆیان وا پێشبینی هەندێک کرد و 1 ملیۆن کەس ji Mûsilê بەڕابەتن نهاجی شەر بەردەوامە ئەم دکارن پرسیاری ژۆ بکەن لەسەر ژمارە خەڵکی کوڕەتانە هات ڕەبیانی چەندن. Well, I think first of all it's important. Ez bawer dikim berî her tiştî giring e em bizanin ku piraniya van kesan li deverê nêzîkî Mûsilê vedihewin an ku ew penaberên navxwe ne sînorên welatan derbas nakin. Em zêdebûna ji nişkêvaya jimara kesên ji Mûsilê direvin di van sê hefteyan da dibînin. Niha 45,000 kes di kampan da bicih bûne. Ev jimar di hefteya borî de du beramber bûye. Em pêşbîniya bilindbûna jimaran dikin çendî operasyona rizgarkirinê berevpêş ve here. Berî du mehan me bihîst ku UNHCR amadekariyan dike yan kampan ava dike û kampên ava dikin nêzîkî 50 bûn. Niha her ew pêşnene yan weztir kampanya. So as of now we have established 6 camps. Heta niha me 6 kamp li dora Mûsilê da mezrandine. Me niyaz heye bêhtir kampan deynin. Li van heyaman me 40,000 çadir gihandina Iraqê wek amadekarî ji rewşeke xerab re. Lê niha meşiyana danîna 20,000 ji wan heye. Hîn em li cihê guncaw li deverê digerin. Ev e zehmetiya em rastî tên. Zehmetiyên ku ev kesên ji cihên xwe direvin û direvina dûrberên nêzîk û bislamet çi ne? Well, they're facing a variety of challenges, and with temperatures dropping. Ew rastî çendîn zehmetiyan tên. Helbet piranî ji ber hatina zivistanê û serma bi şev li Iraqê. Ew rastî werza baranê tên. Îca rêxistina me ajansa penaberana neteweyên yekgirtî nivînan û pêdiviyên zivistanê digihîne wan. Ne bi tenê ji bo xelkê ji Mûsilê direvin, belkû xelkê malên xwe berdayî li seranserî Iraqê. Em dibînin xelk rastî zehmetiyan tên di demekê de ku bi awakî berdewam ji herêmên xwe direvin. Yek ji wan bo nimûne jimara zêdeya jinên bêmêr. Ew xanim di xema ji hevdûrketina malbata xwe de ne. Wan zarok hene. Piştevaniya civakê ji wan re pêwîst e. Ev yek erkama bi zehmetê ke. Zêdebarî pêdiviyên binaxeyî bersiva me li ser çend astê diye. Dê karî ji me re behsê wan piştevaniya civakî bikî. Well, as you know, the UN Refugee Agency. Wekû hûn dizanin ajansa penaberana neteweyên yekgirtî kar dike ji bo parastina jiyana xelkê û ev bi çend şêweyan dibe. Zêdebarî dabînkirina hewangehan, xwarin û parastina jivistanê dîsa em kar dikin ku zarokên ji kes û karên xwe veqetiyayî parastî bimînin û li jêr çavdêriyê bin û çavdêrî ji malbatên bê zilam re hebe ku parastî bimînin. Di cîbicîkirina vê erkê de em kar dikin li gel dostên xwe li meydanê bi mebesta bersivên hêja. Mesreban ew bernamê tu hên bo wan kampên ku berî niha berî sala ku du sal sê sala li Herêma Kurdistanê yan li Iraqê li cihindî hatîne danan wê bernamên wê niha ku bi lez û dikin ji bo xelkê ji Mûsil direvin wê karîgeriya xerab hebe li ser alîkariya wan kampên kevin. No, it should not. Nexêr divêt karîgeriya xerab nebe. Me bernameyên cuda amade kirine sengiya wan li ser rewşa Mûsilê ye û cuda ji tevahiya karên ajansê ye. Lê kampên dî li seranserî Iraqê. Giring e em li bîra xwe bînin ku qederê pereyên meterxan kirî ji bo karên hawarçûnê li Mûsilê 196 milyon dolar bûn. Heta niha me nêzîkî 6 ji sedî xerç kiriye. Mixabin em destkur dibin di hawarçûna xelkê Iraqê de. û dema xercî misoger nebe karê xerab dike li ser bernameyê me. Eger ev kêşeya xelkê ku ji Mûsil devin ji şerran zû zû çareser nebû we bernameyên dirêj dem hene ji bo alîkariya wan. Well, long-term responses. Me behsa çareseriya dem dirêj ji rewşa penabera re kir çê ji Iraqê bin ji Sûriyê yan her cihekî din. Lê bijara me ye yekem ew em penaberin vegerîn malên wan dema rewş aram û tenabe û bi aştî û serbilindî bijîn. Bijarên dî ewin ew penaber biguncên li welatên mêvandar lê ji bo rêjeyeka gelek kêma penaberan ve guhestina wan bo welatê sêyem çareseriya bi tenê ye. Em behsê wan kesan dikin ku rewşa wan ya sexlemiyê gelekî xerab e. Xanimên bêsemiyan qurbaniyên işkencedanê ku çi bijarên dî ji rewşa wan re nabin. Amerîka jî welatê serekeyê di vî warî de. Niha jî penaberên ji Iraqê, Sûriyê û welatên din werdigire lê piştî proseyeka taybet û dirêja ewlehiyê.
وەکو شارەزا و پسپۆر ئاماژەی پێدەکەن قۆناغی پاش شەڕی داعش لە مووسڵ یەکێک دەبێت لە قۆناغە سەختەکان بۆ حکوومەتی عراقی بەتایبەتی لە کاتێکدا بەرژەوەندیەکانی وڵاتی تورکیا و کۆماری ئیسلامی ئێران لەو ناوچەیەدا بەیەک دەدەن. شەڕی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دژی داعش بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ بەردەوامە. سەرچاو ئەمنیەکان بەراورد دەکەن نزیک بە 6,000 شەڕکەری داعش ئێشتا لەم شارە بن و ئەمەش کای ڕزگارکردنی مووسڵ دژوارتر دەکات. مایکل گۆردن نووسەر و هەواڵنێری نیویۆرک تایمز کە بۆ ڕووماڵکردنی شەڕی ڕزگارکردنی مووسڵ لە مانگی ڕابردوودا لە عێراق بووە لەسەر ئەو باوەڕەیەکە سەرڕای هەموو دژواریەکان بۆ ڕزگارکردنی مووسڵ کێشەی سەرەکی شێوەی ئیدارەکردنی مووسڵ دوای ڕزگاربوونە. گۆردن دەڵێت بڕیار وایە تەنیا هێزەکانی سپای عێراق و پۆلیسی فێدراڵ بچنە ناو شاری مووسڵ و دوای ڕزگارکردنی شارەکەش هێزێکی تر کە ملیتانە سونیەکان کە خەڵکی ئەو ناوچەن و هەروەها هێزەکانی عشیرەکان و پۆلیسی خۆجیەیی شارەکە کنترۆڵ بکات. لە ڕاستیدا وا دیارە هیچ ڕێکەوتنێکی ڕوون لە دەستپێک و پێش دەستپێکی شەڕەکە بۆ ڕزگارکردنی ئەو پارێزگایە نهاتە ئاراوە. بەڵام کێشە تەنیا کێبەرکێکی تند لە نێوان لایەنە خۆجیەکان بۆ کنترۆڵکردنی مووسڵ و تەلافەر نییە. جیاوازی بەرژەوەندەکانی تورکیا و ئێران لە عێراق بۆتە هۆی ئاڵۆزتربوونی ڕۆژی عێراق. ئەو دوو وڵاتە بەنسبەتی شێوەی ئیدارەکردنی ناوچە سونیەکانی عێراق و ئەو هێزانەی لەو ناوچان دەسەڵاتیان هەیە زۆر ڕێی جیاوازیان هەیە. پلانی ئێران دروستکردنی ڕێگایەکی ڕاستەوخۆی زمینی لە نێوان ئێران و سووریا کە لە تەلعفەرەوە دەچێتە سەر شنگال و لێەوە دەگاتە سووریا، بەڵام تورکیا هەم تەلعفەری بەهۆی تورکمانەکان و پێگرنگە و هەم بە ئامادەبوونی هێزە خۆجیەکانی نزیک لە پەکەکە لە شنگار وەک مەترسێکی گەورە بۆ بەرژەوەندی خۆی دەزانێت، بۆیە دژی پلانی ئێران لەو ناوچەیەدایە. تورکیا خەریکی بارهێنانی گروپێک ملیتانی سونیە کە پارێزگاری پێشوونینەوە فەرماندەیی دەکات و بەشێکن لە فرقەی 16 سوپای عێراق و ئێستش بەشداری ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵن. لە هەلومەرجێکی ئاوادا چەند ئەگەری ئەوە هەیە کە جیاوازی بەرژەوەندەکانی تورکیا و ئێران لە عێراقدا پێکدادانێکی جددی نێوان دوولایەنەکەی لێ بکەوێتەوە. ناتوانین بڵێن پێکدادانێکی جددی لە نێوان تورکیا و ئێران لە عێراقدا ڕوو دەدات، بەڵام وەک چاو لە هێزە میلیتانە شیعەکان دەکەین دەبینین کە زمانی هەڕەشیان لە ئەردوغان هەروە زیاتر دەبێت و دەڵێن ئەردوغان هەوڵ دەدات دیکتاتۆرێک وەک ناوخۆی تورکیا لە بەشێک لە عێراقدا پێک بێنێت. لە کۆتایی شەڕی ڕزگارکردنی مووسڵ و دەرنانی داعش لە عێراق جگەلەوەی کە چه هێزێک کورد شیعیان سونی نزیک بە ئێران یا تورکیا لەو ناوچەی دەسەڵاتدار دەبێت. ئەوەی کە ڕوونە برینەکانی ئەم چەند ساڵ شەڕەیە کە لەوە قورسترە کە بە هیچ ڕێکەوتنێکی سیاسی بتوانێت بە ئاسانی ساڕێژ بکرێت. شاهد عەلەوی دەنگی ئەمریکا. ئۆدە پارێزگاری کەرکووکی دکتۆر نەجمەدین کەریم لە ناوەندێکە هەزری لێرە لە واشنگتن بەحسێ پاشە ڕۆژە کەرکووکی پشتی نەمانە داعش کرد. کامێرا کورد کۆنەکشن لەوەر بوو. پارێزگاری کەرکووک کە ساڵانێکی زۆر لە ئەمریکا ژیاوە و زۆر باش لە پرۆسەی ئاڵوێری دەسەڵات تێدەگات وەک زۆرێک لە سیاسیەکانی دنیاش ئەویش چاوی لە هەر گۆڕانکاریەکە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕووبدات و بەشی کوردیشی تێدا بێت بە تایبەتی دوای هەڵبژاردننی دۆناڵد ترامپ بۆ سەرۆکی داهاتووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بە پێی قسەکانی لە کاتی هەڵبژاردنە بە تاکید گۆڕانکاریە بێت لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا. ئایا ئەو گۆڕانکاریە گۆڕانکاریی ڕێگیە و تەواوە یان هەندێشتی سەرەوەی گۆڕانکاری تیاکرێ، بەڵام گۆڕانکاریەکرێ لە شەڕ دژی داعش، گۆڕانکاریەکرێ لە پەیوەندی لەگەڵ وڵاتانی تر، مەسەرەن دۆناڵد ترامپ زۆر توندە لەسەر مەوزوعی ئێران و ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێرانە بۆ نمونە. جابێ چاوەڕوان بین بزانین جاری وایە قسەی کاتی هەڵبژاردن و کاتی بەڕێوەبردن فەرقی هەیە. لە پەیمانگای واشنگتۆن بۆ لێکۆڵینەوەی سیاسی بارودۆخی شاری کەرکووک کرۆکی باسەکەی بوو بە تایبەتی کە داعش چەند کیلۆمەترێک لێوەی دوورە. بەڵێ تا داعش ما بێ لەوێ مەترسی هەیە و ئێمەش ئەزانین ئەو مەترسی هەیە و دایمەن ئامادەکاری بۆ ئەەکەین و پلانەکانمان بەپێی ئەو مەترسیانەی کە ئەزانین دێت گۆڕانکاری تیا ئەکرێت، بەڵام تا داعش ما بێ مەترسی هەیە، بەڵام ئێمە باوەڕیشمان بە خەڵکەکەمان هەیە وەکو جۆت لێبوو لە دانیشتنەکەی خەڵکی کەرکووک تایبەتن. پارێزگاری کەرکووک سەبارەت بەو هێرشەی مانگی ڕابردوو کە لەلایەن داعشەوە کرایە سەر کەرکووک باسی لەوە کرد کە خەڵکی شارەکە لەگەڵ حکومەتە نێوخۆیەکەی دایە و بەرگریان لە شارەکە کرد، بەڵام لای سەیرە کە پرۆسەی پاکردنەوەی دەرەوەی شاری کەرکووک کە
کەوتە دوای پرۆسەی ئازادکردنی مووسڵ. لەوانەیە هۆکارەکە سیاسی بێت مووسڵ گەورەترە و دەنگێکی گەورەی هەیە و شوێنێکی گەورەیە و خەڵک زیاتر ناوی مووسڵی بیستووە لە حەویجە زیاتر سیاسیە هۆیەکەی بەڵام لەوانشە شتێکی تر بێکە من نەیزانم. دوای نەمانی داعش چاوەڕوان دەکرێت گۆڕانکاری سیاسی لە عێراق و ناوچەکە ڕوو بدات بە تایبەتی لەو ناوچانەی کە پێکاتەی جیاوازتیای دەژین یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن دیسی. حکوومەتی تورکیا قەدەغەکردنی هاتوچۆی لە شرناخ هەڵگرتووە و ڕێگەشتراوە دانیشتوان بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بەڵام لە کاتی گەڕانەوەیاندا دانیشتوان دووچاری شۆک بوون وەک لەم دیمەنە ڤیددیۆیانەی خەجیجان فارقین پامنەری دەنگی ئەمریکا بۆی نردوین. دانیشتوان لە کاتی گەڕانەوە بۆ زێدی خۆیان بینیمیانە بەشێکی زۆری شارەکە خاپور کراوە و دووچاری شۆک بوون. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا دەڵێت تورکیا خۆی بڕیار دەدا لەسەر یاسای جێبەجێکردنی سزای مردن نەک وڵاتانی ڕۆژاوە. یەکێتی ئەوروپاش کە تورکیا کاندیدە بۆ بوون بە ئەندامتیایدا ئاگاهی دەدات بە ئەنکەرە دەڵێت لە کاتی پەسەندکردنی ئەو بڕیارەدا ئەوە پرۆسەی بە ئەندامبوونی تورکیا لە یەکێتیەکەدا ڕادەگیرێت. پشتی داربە و لەشکری یا لە ترکیە مژارە سەرەکی ڕۆژاوا ترکیە بووە قانونا cizayê mirinê. Partiya AKP dixwaze vê qanûnê bire parlamentoyê û Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan ji beşdarê merasîma cenazeyek bû û bal li ser cizayê mirinê kêşand. İdamla ilgili konu Mijara derbarê cezayê mirinê di rojeva hikûmetê de ye. Min berî niha jî gotibû eger parleman vê biryarê bide wê demê ez ê erê bikim. Biryara vê mijarê dewletên rojava nikarin bidin. Ew biryara me ye. Berpirsên karûberên derve Yekîtiya Awropa Federico Mogherini xemgîniya xwe derbarê Tirkiye danî ser ziman û dibêje kiryarên li Tirkiye tên holên me aciz dike. Wek dizanin helwesta me wek heve di derbarê tiştên li Tirkiye çêdibin. Bi taybetî girtina rêberên HDP bûye xemgîniya 28 dewletên Yekîtiya Awropa. Em ê zûrdestiya li ser çapemeniyê û cizayê mirinê gotûbêj bikin. Wezîrê Derve Almanya Frank-Walter Steinmeier bal li ser bûyerên li Tirkiye kêşan û dibêje em naxwazin kesên li Tirkiye dimînin bihêvî bimînin. Gelek zelal e eger Tirkiye cezayê mirinê vegerîne dê têkilîn wan bi Yekîtiya Awropa re bi dawî bibe. Di heman demê de em dizanîn eger em derî li ser wan bigirîn wî çaxî gelek kesên li Tirkiye dijîn çavê wan li alîkarî û piştevaniya Yekîtiya Awropaya û ew ê bêumêd bibin. Bi taybet aniha ji ber vê yekê ev hilbijartinek ne baş e. Piştî axaftinên rêveberên Awropî Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan nerazîbûna xwe bi dengek bilind anî ser ziman û dibêje eger biryara cizayê mirinê bê pêş min ez ê îmza bikim. Yine söylüyorum. Hikûmeta me û Partiya MHP piştgiriyê didin cezayê mirinê bê perlemanê. Ez ê vê biryarê îmzekim paşê em ê wê wek referandumekê bibin berdestê xelkê Tirkiye û ew ê biryara xwe bidin. Dewletên Ewropî piştgiriyê didin terorê û niha dibêjin divê em têkiliyên xwe li gel Tirkiye bisekinînin. Ez jî dibêjim hûn dereng mane. Biryara xwe bi lez bidin. Ev bû 53 salin û hûn nahêlin Tirkiye beşdarî Yekîtiya Awropî be. Yek ji parlamenterên Awropî dibêje divê em cezayên bidin ser Tirkiye. Li vî bêterbiyetî binerin. Tu çi dikî bike? Kanûna derbarê cizayê mirinê hem li Tirkiye hem jî li seranserê cîhanê bûye sedema gelek nakokiyan û her roj encamê nû tîne holê. Hikûmeta Tirkiye hewl dide ku piştgiriya di derbarê vê qanûnê de zêde bike û ev yek ji bûna endamtiya Tirkiye ya Yekîtiya Awropa têxi tengasiyê de. Aramacar dengê Amerîka. Belê mesela Tirkiye û girtina rojnamevana balbekirûzanî siyasetvana mîdyakaran bûye babetek mezin herçend bi tilêka lê Ewropa tê behs kirin taybet jî li kombûna duh ya diplomatên Yekîtiya Awropî ku behskirin û mesela daxwazê ji Tirkiye dikin wêne rawestînin herçenda ku biryarek yani karekî bêjin bi کاریگر نبووە بەرامبەر بە تورکیا بۆ ڕاوەستاندنەوەژی دێتە سەری مەسەلا لە بەرنامەکانی داهاتووی کورد کۆنێکشن زانیاری زیاتر بە بینەران دەدرێت هەروەها زانیاری زیاتریش سەبارەت بە پێکێنانی بەڕێوەبەرایەتی نوێ لەلایەن داناڵد ترەمپەوە بۆ ئەو بەڕێوەبەرایەتی کە ئامادەی دەکات و هەروەها ئەو مشتومڕانەی کە لەسەر ئەڵبژاردنەکانی شیاتونەتە ئارا هەتاوی دەمی و هەموو دەمان هەر شاد و وەختەبەر بن و خوداحافیز هەر شاد بن.